بەنای خوای بەخشندە و میرەبان بینەرانی عزیز و خۆشەویست ساڵتان لێبێت. ئەمڕۆ باسی ڕێزگرتنی مامۆستا دەکەین. مامۆستا هەمومانی فێری نووسین و خوێندنەوە کردووە. دەبێت ڕێزی مامۆستا بەرز ڕابژیرێت، چونکە هەمومان قەرزاری مامۆستاین. ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان بە وشەیەک بە یەکوانە ئامۆژگاری ئێمەی کردبوو ئێمەی فێرە نووسین و خوێندنەوە کرد بێ دەبێت خۆمانی بە قەرزار بزانین. لە هاوڵاتیان دەپرسم جاران شکۆ و ڕێزی مامۆستا چۆن بوو؟ چۆن ڕێز لە مامۆستا دەگیرا؟ چی وای کردبوو سنگ و شکۆی مامۆستا پارێزراو بێت؟ ئەی لە ئێستادا شکۆی مامۆستا لە چه ئاستێکدایە و چۆن ڕێز لە مامۆستا دەگیرێت؟ چۆن دەتوانرێت خۆشەویستی مامۆستا فێری قوتابیان و خوێندکاران بکرێت؟ ئێوە لەگەڵمانە بن سەرنج و بۆچوونی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێرتان بۆ دەگوازمەوە. بینەرمان بن. مامۆستا لە هەموو وەختەشی قدوەیە قدوە. کە دەچینە مەکتەبی بەخوانی دەوێن سەر بکەین. بەس ئێستا وە نییە. ئێستا دێ مامۆستا جغاری پێ دەکات تەڵەبە. ئێستاش هەندێکیان دەبینم شەرمیان لێ دەکەن. وڵی چەندی ڕێز لێ گرێشتەکەمە. مامۆستا بەڕاستی پەروەردەیە پێگەیاندنە هەموو شتەکە لەو سەردەمەیدا. ئەدەگە مامۆستارەبی چێ فێر دەبیت لە مارێ؟ وڵا کەس فێر نابی. ئەو فەیسبوک و ئەو ئەنتەرنێت و ئەنە ئەخلاقی تێکدا ئەخلاقی نوێژ. گەورە بوو مامۆستایەکەم دوور بە دووری دیت کە نێزیک بۆ لێم گوتی ئەتوو تەڵەبە بینی گوت و کوز زانی گوتی ڕەنگت زەر بوو دیارە. سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله. باش مامەجان. خێر بێ سەد چاوان. لە لای تو پێویستە ڕێز و سەنجی مامۆستا چۆن بێت؟ چۆن ڕێزە مامۆستا بگیرێت؟ وەڵا مامۆستا هەموو کاتێک ڕێزی تایبەتی خۆی هەیە. جێ و مەکانی مامۆستا طبعاً جێگای بەرزە. دایما ڕێزی مامۆستای هەموو کاتێک ڕێزی خۆی هەیە. مامۆستا ڕێزی تایبەتی هەیە؟ بەڵێ. جاران چۆن ڕێزە مامۆستا دەگیرا؟ ئەگەر بەبیرت بێت تۆ قوتابی بووی چۆن ڕێستا لە مامۆستا دەگرت؟ وڵی مامۆستا ئەو کاتەی ئەمە کە دەماخین مامۆستا ڕێزی خۆی هەبوو. مامۆستا ئەوەی ئێستا تەمان ڕێز لە مامۆستای ناگیرێ ڕاستی. ڕێزە مامۆستا ناگیری؟ بۆ شێوەی نییە ئەوە چ پێشان تەڵەبە پێشترێ ئەگە لێشی دەترسا ترس هەبوو ترس بای هەندێک قسێک ترسەکە بوو. بەس مامۆستا هەینێ ڕێزی خۆی هەبوو تەڵەبەش ڕێزی لێ دەگرت. بەس ئێستا یعنی بۆ شێوەی تەڵەبە ڕێز لە مامۆستای ناگرێ ڕاستی. پێویستە چی بۆ مامۆستا بکرێت؟ چ شتێک بدرێت بە مامۆستا؟ وڵی مامۆستا تاوان هەموو ئاگادارن ئەو وەختەی مامۆستا بەبێ ڕاتر دەوامی دەکرد. ئەو وەختەی مامۆستا بەبێ سەری لۆ موچە شۆڕ نەکرد. یعنی مامۆستا لە هەموو وەختەشی قدوەیە قدوە ڕاستی. مامەجان سەلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله. کەسەکەم سپاسەکەم. چەندێک بە پێویستی دەزانی دایکان و باوکان ڕێز و خۆشەویستی مامۆستا فێری منداڵەکانیان بکەن؟ تایبەت زۆر زۆریش لازم. ئێستا بخۆم قوتابیم هەیە لە ماڵەوە هەموو کاتێک کە بەڕێیان دەکەین بۆ لای مەکتەب پێیان دەرین لە ماڵەوە پێیان دەین زۆر زیاتر لەمە ڕێز لە مامۆستایەکاتان بگرن بەڕاستی. وەکو باوکی قوتابیەک بە منداڵەکانت دەڵێ ڕێز لە مامۆستا بگرن؟ ئارێ وەڵڵا کە سبەینان بەڕێیان دەکەین بە جوانی بە کاک و خاوێنی پێیان دەرێن زۆر لێ مامۆستای بگرن بەڕاستی، چکە مامۆستا قودوەیە هەموو کاتێش قودوە بووە. وات کردووە لە ماڵەوە قوتابیەکانت مامۆستایان خۆش بێ خۆشەویستیان لە بۆ مامۆستا و قوتابخانە هەبیتن؟ زیاتر لە من زیاتر لە خۆم بەخۆ هەمووی پێگەیشتن هەموو زیرەکتر بوو لە من زێر بەسای مامۆستای. دەڵێن هەمومان قەرزاری مامۆستاین وایە؟ تاکیت هەتا مردنی قەرداری مامۆستا. کاکە مامۆستا نەبی هەتووی جوانەیەک فێر نابی بەڕاستی. بە بڕوای تو دەبێ لەم نیشتیمانە چی بۆ مامۆستایان بکرێ بۆ چینی مامۆستایان پێویستە چیان پێ ببەخشرێ؟ بە قورئان مامۆستا پێشەچی هەموو کاتێک شایستەی بەرزگرتنە ڕێزگرتنە بەڕاستی. جاران ڕێزێکی زۆر تایبەت لە مامۆستا دەگیرا. پێ دوایە ئێستاش ئەو ڕێزە لە مامۆستا دەگیرێت؟ بەخوای جاران تەڵەبە زۆر دەترسا لە داک و بابی بەس ئێستا کەمترە بەڕاستی. ئەوش دەگەڕێتەوە سەر زلوف و پێشکەوت و ئەوەیە دەنە زیاتر. ئەو کاتی ئەمە تەڵەبە بووین مۆبایل و ئەو ئەشکالە نەبوو چ ئێستاکە بەڕاستی. دەڵێن جاران ئەگەر قوتابیەک مامۆستاکەی خۆی لە کۆڵانێک بدیت بە ئەو بە کۆڵانیشی دادەڕۆیشت.
بە تاکید والله نەدەوێرانی سەر برندکەی کە دەچینە مەکتەبێ بەخوای نەدەوێران سەر برندکەی بەس ئێستا وە نییە ئێستا دێ مامۆستای جغاری پێ دەکە تەڵەبە سپاس دەکەم سلااو لێ مامەجان ڕێزی چاوەکەم پێم بڵێ جاران کوڕ ێستانە مامۆستای دەگەن واللهی مامۆستا ڕێزی هەبوو مامۆستا تانجی سەرە ئەگەر مامۆستا نەبایە ئەو ملەتە و ئەو مندانانە دەنێتە مەکتەبی فێرە ئەو خوێندبی فێری احترامبی فێرە ڕێزگرتنبی ئەو مامۆستای تربیەتی ددا ئەو مندارە خوێندەواری ددای لە مارج احترامی داک و بابی دەکرد هەتوش داهاتی مارێ جار و بار پێ دەگە کوڕم احترامی مامۆستای بگرە چکە حیسابی ئەتو داک و بابتە مامۆستا لە مەکتەبێ ئەو منداڵە فێری احترام دەبی فێری عەقڵ دەبی فێری ڕۆیشتن دەبی فێری ئوستوبی نەفەری دەبی دەزانێ بڕوا بێتەوە ئەدەگە مامۆستارەبی چێ فێر دەبی لە مارێ وڵا کەس فێر نابی بەش بەچی دەچێ مەکتەبی ئەتو موبایل لەبیر دەچی هەموو شتەکە لەبیر دەچێ مامۆستا دەرس دەداتێ هەرەوەی ئەوڕە وەڵا مامۆستا تانجی سەرە بەڕاستی چەندێک بە گرنج دەزانی دایکان و باوکان لە ماڵەوە منداڵەکانیان فێر بکەن کە قوتابخانەیان خۆش بوێ کە مامۆستایان خۆش بوێ ئەوە لەسەر داکوبابی دەمینێ کەوەچە تو دەچێەوە مارێ ئەو داکوبابە بە مندارەکەی خۆی بڵێ ئەترامی مامۆستای بگرن ڕێز لە مامۆستا بگرن چکو فێرتان دەکا کە ئەگە داکوباب ئیهمالەکە مندارەکەش مامۆستا ئیهمال دەکا بەزەگە لە مالی گرنگی بدێ ئەوەش لە گرنگی لە مامۆستاکەی وەردەگری خۆی فێر دەکات دێتەوە مالی دەری ئەوم خوێندە کتاب لۆ دەکاتەوە ئافرین کوڕم ئەتو دەفعی دەکەی مامۆستاش لە لایش کە دەفعی دەکا ئەو مندارە دەکاتێ فێری احترام دەبی فێرەوە دەبی ڕای تو چێنەوە کەسانەی کە ڕێز و شکۆی مامۆستا ناپارێزن والله ئەو کەسانی لەکەم من ئەگە ئەوەی مامۆستای نەپارێزی ئەوە ئیمالیە بێ عقلیە بەڕاستی چکو مامۆستا شتەی خراپت فێر ناکە کەوەچە تو چویە مەکتەبێ فێری دەرست دەکا فێری احترامت دەکا فێری احترامی داک و بابت دەکا ئیبرات دەکای برادرت دەکا بەس کەوەچی وەری نەگرت معنای لە مالێژ هەر هیچ قسەیەکێ دەڵێ هەمومان قەرزاری مامۆستاین والله هەممان قەرزان نەگە مامۆستانە بێ ئەمان دەزانیش ناو قسەی بکەین مامۆستا فێرمانی کردێ ئارێ وەڵام مامۆستا تانجی سەرە بەڕاستی ئەو کەسی قەدری مامۆستای بزانی بردیتەوە ئەو کەسیش قەدری نەزانی دۆڕادیتی ئارێ وەڵا وڵی چەندی ڕێز لێ بگری هێشتا کەمە باشە ئەویان منداڵی تۆیە بەێ چۆنت فێر کردووە کە ڕێزە مامۆستا بگرێت وڵا فێرم کردووە زۆر ئەوەی بەڕێز بە لەگە مامۆستا ڕێزی مامۆستا بگرێت مامۆستاکان لێ رازین بەێ بەێ لێ رازن باشە چۆن وات کردووە کە قوتابخانە و مامۆستای خۆش بێ وڵی تەبعەن ڕاوشت و تربیێتە تربیەتی باش بدەی ئەوە دەبێت با بزانم تۆ ناوت چییە؟ لانا لانە خان پۆلی چەندی؟ سێ پۆلی سێ لە کام وانە زۆر زیرەکی لە هەمووی لە هەمووی زیرەکی؟ ئافرین مامۆستاکانی خۆت خۆش دێ؟ چەندت خۆش دەوێن؟ زۆر زۆر چەند ڕێزی لە مامۆستاکانی خۆت دەگری؟ زۆر مامۆستاکانی شتویان خۆش دەوێ؟ سەرکەوتوبی دەست خۆش بێ السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. دەمەوێت بزانم تا پۆلی چەندت خوێندووە؟ تا پێنج سەرەتایی. پێنجی سەرەتایی. چۆن ڕێز لە مامۆستاکانی خۆت دەگرت؟ والله برێ ئەو کاتێک برێ فەرق بوو لەگە ئێستا ڕێزەکی تایبەتی هەبوو مامۆستا کە دەهاتە پۆلی ڕێزەکی زۆر تایبەتی هەبوو وە سامی هەبوو هەموو شتێک بوو ئەوانە. مامۆستا سامی خۆی هەبوو کاتی؟ والله ئەرێوەڵە ڕێز و ئەحترامی هەبوو سامی هەبوو هەموو شتێکی هەبوو. پێویستە ئێستا چۆن ڕێزە مامۆستا بگیرێت؟ والله ئێستاش دەبی مامۆستا ڕێزی بگیرێ لە سەروی هەموو شتەکەەوە بی مامۆستا بەڕاستی پەروەردەیە پێگەیاندنە هەموو شتەکە لەو سەردەمەیدا ئەوەی مەسەرەن هەموو شتێک لە مامۆستای وە فێر دەبی. قسەیەکێ دەڵێ ئێمە هەمومان قەرزاری مامۆستاین. وایە ڕاست دەکە ئێمە هەمومان قەرزاری مامۆستاین وە لە هەموو ڕۆچیەوە. باوزانم تۆ حەزت دەکرد حەز لە کام وانە دەکرد و مامۆستای کام وانە زۆر خۆش دەویست؟ والله ئەو کاتە ئەم بەخۆم تەلەبە بووم زۆر عەزم لە مامۆستای عەرەبی بوو ئینگلیزی کوردی بیرکاری بەڕاستی ئەو وەختای. باشە چی وای کرد بوو کە ئەوە وانەکانت خۆشین بە تایبەت ئەرێ وەڵی زۆر ینی بەڕاستی ئەوانە زۆر خۆشەویست بوون ئێستاش مامۆستایەکان زۆر بەیان دەناسم و دەیان بینمەوە و زۆر بەڕێزم لە لای من هەتا حەدەکی باش ینیەوە نەبوو برێ زۆر باش نە بازانیەوەش نەبوو مەقسەد برێ ڕابواردن و شتە دەوشتانە نەبوو بەس تێ مەقسەد لە سەفێ دانیشتی سوعبەت و ئەشتانە کرایە لەگە تەڵەبەی دانیشت. زۆر باشە لەگەڵ خودی مامۆستایە پەیوەندیەکی باشت هەبوو؟ نە. باشە بۆ لەگەڵ مامۆستایەکان پەیوەندیەکی باشە دروست نەدەکرد ینی نەدەکردنە هاوڕێی خۆت
وڵی برنچ ینیکە مەقصد لە بینی مامۆستا و تەڵەبەی شەرمەکەیە مەقصد لەوانەیە لە باو شتە بیت. مامۆستایەکانت لێت ڕازی بوون یان کێشە لەگەڵ مامۆستایەکانت هەبوو؟ نا کێشەم لەگەر نەبوو. دەمەوێت بزانم پێویستە بە بڕای تۆکۆ قوتابیەک پێت باشە چی بۆ مامۆستا بکرێت لە وڵاتە مامۆستا پێویستە چی پێ ببەخشرێت؟ بەخوای هەتا حەدەچی ئاین دەبێ مشتەچی لە بۆ بکرێتن مەقصد ئەویش وەکومە تەڵەبە بووە و خوێندیتی و هەموو شتێکی کردێ لە بۆی بگاتە ئامانج و کە بوویتە مامۆستاژ ئێستا تەڵەبەی فێر دەکات و پێویستە مشتێکی لە بۆ بکرێت. پێشترێ مامۆستا ڕێز ئەوەی خۆی هەبوو فەرقی هەبوو لەگە ئێستا پێشان هەموو کەسێک تەڵەبە شەرمی لە مامۆستای دەکرد ونیە ئێستا تەڵەبە شەرم لە مامۆستای ناکە خۆ زۆر مییم ئەوە پێشترێ وها نەبوو پێشێخ ئەمە تەڵەبە بوون شەرمان لە مامۆستای دەکرد لەوانە تسۆکەشی هەبوو فەرقەچە بوو نیە بەستاوەش نمایە. باشە چی وای کرد بوو جاران ئەو ڕێزە زیاتر بی بۆ نمونە چی وای کرد بوو لە مامۆستا بترسن ئەو ڕێز و سەنگی مامۆستا بگرێت؟ ئێستا بەخۆی خەرک زیاتر کو دەرێت چاوی بوویتەوە خەرچی ئەو مۆبایل و تەکنەلۆژی هەمووی شەرمی هەموو خەرکێکی لابردیە دێوە زۆر میهمە تو شەرم کە شەرمت لابرد ئەوەی نامینە هیچ ئێستا مندار ڕێز لە داک و بابی ناگری ونیە لسە بەسەبرەوە ئەوەی نامینێتن. دەڵێن جاران دایک و باوکەکان منداڵەکە دایک و باوکی قوتابی هەمویان خوێندەوار نەبوون و زۆر بەشیان خوێندەوار نەبوون ئێستا زۆربەی دایک و باوکان خوێندەواریان هەیە خوێندویانە کەچی منداڵەکانیان ڕێزی مامۆستا ناگرن. ئەتوبایە شت پێ بڵێم ئێستا ئەلعانیش تەماشە بکە بڕۆ مامۆستا و دایک و باوکانی خۆ دەست بە تەلەبەکانی خۆیان نادن ئێستاش لەمارێ هەموو مامۆستایان لەو دەگرن و نییە خۆ کەس بەوەی نییە بەس چیە پێشە فەرقی هەبوو لەگە ئێستا ئەلعان خەرکە ئەو تەکنەلۆژی دنیای هەموو وای لەو خەرکەی کردیە هیچ خەرکەکە ئەوەی نمایە هەر هەموو کەساگە لە خۆ نمایە بەڕاست بێ تەڵەبە هەر چیلۆی دەکەی ناخێنیت نازم چی لێ دەکەی نازم لەو ناخێنی سەبا بکات چۆن دەتوانرێت قوتابیەکان ڕابهێنرێن لەسەر ئەوەی مامۆستایان خۆش بێ قوتابخانەیان خۆش بێ دەبێت چی بکرێت؟ کە بەخۆی ئەمە بایەک شت پێ بڵێم لە هەموو دنیاێ دیراست و مەکتەب وهانیە مندار دەبی کەوتچۆ مەکتەبێ دەبی جلکەشی وها لەبەر بکە ئێستا ئێمە وێت دەبی تەڕەسوودێکی لەبەر بکە شێوازی تەڵەبەی خۆش بێ ئێستا ئەوەی نمایە مندار بەخۆی نازانین چ بکات نازانێت کو دەستە مەکتەبی دەبی پەروەردە فەرقی هەیە مندار ئێستا لە هەموو دنیای مەکتەب هەتا سعات 4 و 5 لێرانەوە نیە سعات 12 مندار بەردەبیتن هیچ نازانی بخی نازانم پێ ناگەم لەو هەلاتیە. پێش دوانیە بەشێک لە مامۆستایەکان لەبەر بژێوی ژیانیان بەشێکیان کە بژێوی ژیانیان بە موچەکەیان دەرنایێنێ دەیانەوێت زوو بگەڕێنەوە ماڵەوە و لەسەر پیشەکەی دیکەیان بەردەوام بن. زۆر ئێستا بەخۆی با پێشترێ هیچ کەسێک فکری لە مەسرەفی نەدەکرد و هیچ کەسێک ئێستا ئەوە نما ئێستا هەر کەسا غاردە غاردە ئێستا کابرا لە مارە دەبی خێزانی غاردا دەبی منداری غاردا بە هیچ ڕناگە ئەدی ژیانی هەموو تێکچووە ونیە ئەو معاشە بەش هیچ کەسێکی ناکە. باشە موچەیەکی شایستە و باشیان هەبێ و لێ نەگەر حکوومەت ڕێنەدا مامۆستا کارێکی دیکە بکە بەڵام لە بەرامبەردا حکوومەت پارێکی زۆر باش بداتە مامۆستا پێویستی بەکاری دووەم نەبێ. تاوانەوە زۆر مهمە دیکو مامۆستا ئەگەر یەک بەس دەرسی خۆی بدرێتەوە فکریشی لەسەر تەڵەبەی دەبی فکری لەسەر ئیشەکەی خۆی دەبیتن بەسە تۆگەر ئیشت ژیانە بە غاردە مامۆستامی غاردە تبسی ئیشی دی بکە و تەکسی داش و نازانم شتا وەکو دەبیەوە ونیە ئەو زۆر مهمە. مامۆستا لە هەموو وەختەشی قدوەیە قدوە کە دەچینە مەکتەبی بەخۆی دەوێن سەر بکەین بەس ئێستا وە نییە ئێستا دێ مامۆستا جغاری پێ دەکە تەڵەبە ئێستاش هەندێکیان دەبینم هەر شەرمیان لێ دەکەن. وڵی چەندی ڕێز لێ بگرێشتەکەمە مامۆستا بەڕاستی پەروەردەیە پێگەیاندنە هەموو شتەکە لەو سەردەمەیدا ئەدەگە مامۆستانەبی چێ فێر دەبی لە مارێ وڵا کەس فێر نابی ئەو فەیسبوک و ئەو ئەنتەرنێت و ئەنە ئەخلاقی تێکدا ئەخلاقی نێش گەورە بوو مامۆستایەکەم دوور بە دووری دیت کە نێزیک بۆ لێم گوتی ئەتو تەڵەبە بینی گوت و کوز زانی گوتی ڕەنگت زەر بوو دیارە لە خۆناغەکانی خوێندندا چۆن ڕێزت لە مامۆستا دەگرت؟ وەڵی زۆر سەردەمیمە زۆر باش بوو ڕێزگرتن لە مامۆستامان بەڕاستی بە پێشڕۆی خۆمان دەزانی ڕێزمان لێ دەگرتن و زۆر کات یعنی ئەوانیش وەکو
سەردەمی ئەو کات بەڕاستی زیاتر ڕێزی خوێندکاریان دەگەر زیاتریان نسحەت دەکردن و دەرس و شتەکانیان بەباشی پێدەدەن. زۆر باشە. چی وا کردبوو لە سەردەمی ئێوە ڕێز و قەدری مامۆستا زیاتر بێت؟ حتمەن ئاداب و نەریتی ئەو کات ئادابی ئەو کات یعنی دوور بوون لە سۆشیال میدیای ئێستاوی ئەو کاش یعنی بەڕاستی زۆر شتی تر هەبووە. مامۆستاکانی خۆت خۆش دەویست؟ طبعاً ئەی چۆن ئێستاش هەندێکیان دەبین مە شەرمیان لێ دەکەم شەرمیان لێ دەکەم ئار بەڕاستی. کام مامۆستا زۆر خۆش دەویست لە کام قۆناغی خوێندن؟ وڵای مامۆستامان هەبوو لە سەرەتایی مامۆستا سیبغەتوڵڵای وێنە چێشان بوو مامۆستاجی باش بوو زۆر خۆشەویست بوو بەڕاستی. چی وای کرد بوو ئەو مامۆستایە زۆر خۆش بێ؟ حتمما چکە وێنەی پێدەچێشین ڕووی خۆش بوو لەگەڵمان یعنی دەرسوشتی قرس نەبوو فەرقی هەبوو لەگە مامۆستایەکانی کرد. ئێستا جاربەجار کە مامۆستاکانی خۆت دەبینیەوە شەرمیان لێ دەکەی پەیوەندی لەگەڵیان چۆنە؟ وڵی ئەوان کەوتیتنە ناوتەمەند زیاتر لەوانەیە هەندێک شار نەمابن بەس زۆر بەکەمی دەیانبین چکام لە سەرەتایی لە کۆیە بووم مامۆستایەکانمان هەندێکیان ماوەن لە ژیان لەوانەیە نەشم ناسنەوە هەندێکیان ئەگە خۆمیان پێ بناسێنم بەس هەردەیان بینم دوور بە دووری ئێستا ژیانی هەر هەستێکم هەیە بۆیان بەڕاستی. پێم بڵێ ئەی لە ئێستادا قەدر و شکۆی مامۆستا چۆن دەبینی؟ بەخواوە دەکەوێتەوە سەر خودی مامۆستاکە خۆی بەڕاستی عنی مامۆستاکە خۆی دەتوانێت شخصیەتی خۆی چۆن لەگە قوتابیەکانیان لەگە خوێندکارەکانی بپارێزێ لەگەڵیان هاوڕێتی بکە تون نەبێ لەگەڵیان وەلەو منداڵ و خوێندکاری ئەمڕۆژ فەرقیە لە چاو سەردەمانی زوو بەڵام هەر دەکەوێتەوە سەر مامۆستاکە. پێم بڵێ منداڵ تێ لە قوتابخانە؟ پێیان دەڵێ کە مامۆستای وانەکانی خۆیان خۆش بێت و ڕێز لە قوتابخانە و مامۆستا بگرن؟ بێگومان زۆریش. دەربارەی قوتابخانە چیان پێ دەڵێ؟ وەڵا حتمما پاکوخەیان بن و دەستی ئەمیر من یان شتێکیان دۆزیەوە بیدەنەوە ئیدارە و لەگەڵ مامۆستایەکان نەرمونیان بن و دەرسەکانیان بەڕێک و پێچی بکەن و ئیتر کۆتا پرسیارمەوەیە مامۆستا دەتوانێت نەوەیەکی باش و چاک پێک بێنێ؟ بێگومان خاستن لە سەرەتایی زیاتر ئەو خوێندکارە گوێڕایەلی مامۆستا دەبێت وەگەوەی زیاتر لەگەڵ دایک و باوکی شێمان شتە بە زیاتر مامۆستا لەوانەیە تاسیراتی زیاتر لەسەری هەبێت. زۆر پێویستە ڕێز لە مامۆستا بگیرێت. مامۆستا ئێمە پێگەیاندۆوە چەند زیری پێگەیاندۆوە. سێکێ دەڵێ ئێمە هەمومان قەرزاری مامۆستاین وایە؟ ئەستەوە ئەمە بە خۆمان بابمان مامۆستایە بە خۆمان مۆزەفین قەرزاری مامۆستاین. پێم بڵێ تۆ چۆن ڕێز لە مامۆستاکانی خۆت دەگرت؟ زێدە لە زیاتر لە خۆی حەدی خۆی. پەیوەندیەکی باش لەگەڵ مامۆستاکانت هەبوو؟ زۆر وەکو ڕەفیق بووین. ئێستاش سەداقەتیمان مایە لەگەڵی برادەریت. پێویستە لەم وڵاتە چی بۆ مامۆستا بکرێت؟ مامۆستا شایستەی چییە؟ شایستەی هەموو شتێکە. باشی؟ باش. دەخوێنی؟ بەڵێ. پۆلی سندی؟ سێ. پۆلی سێ. مامۆستاکانی خۆت خۆش دەوێت؟ بەڵێ. کامیانت خۆش دەوێت؟ مامۆستای کاموانە؟ زانست. زانست؟ بۆ مامۆستای زانستت خۆش دەوێت؟ دەرسی خۆشە. دەرسی خۆشە؟ قوتابێکی زیرەکی؟ بەڵێ. ئەلێرەوە چی بە مامۆستاکەت دەڵێت؟ خۆشم دەوێت. قوتابێکی ئاقڵی؟ بەڵێ. مامۆستاکان لێت ڕازین؟ بەڵێ. دەبێ ڕێز لە مامۆستای بگری مامۆستا خۆی قوتابی کە ئەوە دەکاتن دەرز دەداتن لە بۆ ئەوەی کە ڕێزی لە ئیشانی بگری نەک لە مامۆستای دەبی ڕێز لە خەلکی دیش بگری دەبێ ڕێز لە خەلکی کەس بگری ینی زۆر باشە. جیاوازەیەکی لە ڕێزگرتن لە ئێستا و لە ڕابردوو لە نێوان قوتابی و مامۆستا کە ڕێزیان لەکتی دەگرت جاران چۆن ڕێز لە مامۆستا دەگیرا؟ بەرێ پێشان ڕێزی زیاتر ئەگیرا و ڕێزی مامۆستا دەگیرا و ڕێزی تو زیاتر ئەگیرا و ڕێزی خەڵک زیاتر ئەگیرا لە ئێستا. هۆکار چیە جاران ڕێزی زیاتر لە مامۆستا دەگیرا؟ هۆکار چیە؟ هۆکار ئەو مۆبایل و ئەو ئەنتەرنێت و ئەو شتانەیە ینی خەڵکەکەی شێواندیە. باشە ئێستا خەڵک خوێندەواری زیاترە خەڵک دەخوێنێتەوە بۆچی زاران ڕێز زیاتر دەگیرا؟ ئێستا دەبێت خەڵک زیاتر ڕێز لە مامۆستا بگرێت. کەسی جاران دایکان و باوکان ئەو خوێندەواریان نەبوو. پێشان کە ئەمن ئێستا ڕادەوەتام لە بەر دەمی بابی خۆم میوان دەهات دانانیتم شەرمم دەکردوە دابنیشم هەتا میوانەکە دەڕۆی نارم خواردن و شتم لۆ دادنا و ئاوم لۆ دادنا و ڕێزم دەگرت و شەرمم لە بابی خۆم دەکرد و کە شەرمم لە بابی خۆم کردبامانە شەرم لە توش دەکەم. باشە تۆ چی بە منداڵەکانی خۆت دەڵێ؟ پێیان دەڵێ
قوتابخانەیان خۆش بێ مامۆستایان خۆش بێ تابان قوتابخانە دەبی خۆش بیت و دەبی سوتەمەنیان لۆ دابین بکەن و هەمووتیان لۆ دابین بکەن هەتا قوتابی بتوانێ خینی خۆی بتوانێ سەرکەویت و بخینی ینی مەبەستەوەی دەبێ حکوومەت ئەو شتانەی ئەو پێداویستیانەی پێویستە بۆ قوتابی دابینی بکات دابینی بکە وەکو سۆبە وەکو نەفرێت مەسەرەن وەکو ئەوستانە ڕالە و ینی مەکتەبەکە خاوین بیتن و کۆن نەبیتن و ینی ئەوە ینی شتێکی چاکە لە بۆ قوتابیەکان فکریان باتر دەبی و زیاتر زەوقیان ئەستا خین نەکەی. زاران لەگە ئێستا جیاواز بوو خدەمێ بزانم جاران چۆن ڕێز لە مامۆستاکەی خۆت دەگرێت زۆریش بڕاتەبی لە بابی زیاتر ئەوەچی هەبوو سام و ئەوەچی خۆی هەبوو یعنی بڕاتەبی لە بابی زیاتر ڕێز لێ دەگرێت ئەوەندە لە مامۆستا دەترسان زۆر بۆ نمونە ئەمن جارێکیان گەورە بوو مامۆستایەکەم دوور بە دووری دیت کە نێزیک بۆ لێم گوتی ئەتوو تەلەبە بینی گوت کوز زانی گوتی ڕەنگت زەرد بۆ دیارە ئارێوەڵە ئێستا چۆن ڕێزە مامۆستا دەگیرێ چۆن شکۆی مامۆستا دەپارێزرێت بە قڕان نەوزە برێمتی ئێستا بۆچی پێشان نەمایە بەڕاستی باشە چی وای کرد و جاران وەکو خۆت دەڵێ ئاوا قوتابی مامۆستای خۆشویست بە ڕێزی لێ بگرت بایە بۆچی جاران ئەو ڕێزە زیاتر بوو لێ ئێستا وەڵاهی نازانم برێمتی هۆکارەکانی چیانی سەبەبەکەی چییە هۆکارەکانی دەگەڕێتەوە هەموو عایلەکان بەڕاستی دنیاەکە زیاتر چاو بوویتەوە و شەرم نەمایە و شەرمەکە لە مامۆستاش نەمایە بەڕاست بێ هۆکارەکەی هەموو دەگەڕێتەوە سەر سوان برێم تۆ کام مامۆستای خۆت زۆر خۆش دەویست مامۆستا مەحەممەد زۆرم خۆش دەویست کام وانە مامۆستای ئەوە بوو حرومی بوو بیرکاریش پێدەگوتین بەس مامۆستایکی زۆر نازدار و ڕێک پێک بوو یادی بەخێر ئەگەما بیری چاوی ماز دەکەم سلااو ڕێزم هەیە لە بۆی لە مەکتەبی بەختیاری ناو محەممەد نەسیدی ئەو دەستی پێدەگوتیت سەدەمی خوێندنە و کات خۆش بوو زۆری خۆش بوو ینی کەوازم لێینا حتا 3 ساڵا بوو هەر دەنگۆ ئەو سار دەچمەوە ئەو سار دەچمەوە بەڕاستی ینی کە ڕۆژشم بەدری ڕۆشتم و بەس 3 جاری ویستم بچمەوە 3 سال هەر نەمتوانی لە بەد پەشیمانی کەنت خوێندووە زۆریش ئارێوەڵا زۆر پەشیمانم دەنگۆ بریا بچوو مایە تەواوم کردوایە باشە لە تۆ دەپرسم پێویستە مامۆستا چی بۆ بکرێت چی پێ ببەخشرێت بەڕاستی مامۆستا جێگای ڕەمزە مامۆستا جێگای ڕێزە خۆشەویستی هەموو شتەکە بەڕاستی گەورەی ینی فێرکاری ئەوەی منداڵان دەکات ئاخوێ ڕێزێکی تەواوی لێ بگیرێتە زۆر احترام مامۆستا بوو مامۆستا لە هەموو کەس زێتی ڕێزی هەبوو کو ڕێز لە داک و باب دەگرت ئەوە ڕێز لە مامۆستای دەگرێت ئێستا چۆنە ئێستا تا هەدیدی مامۆستای دەکەن قسەی بە مامۆستای دەرن زوم بە مامۆستای دەدەن احترام ما ئێستا چی وای کرد بوو جاران وەکو خۆت دەڵێ ئاوا ڕێزە مامۆستا بگیرە بایە کاکە تربیەت پێشان تربیەت هەبوو داک و باب تربیەتش تەواوی ئاکە هەر بەرەڵا دەکەن کا تربیەت ئەو فەیسبوک و ئەو ئەنتەرنێت و ئەنە ئەخلاقی تێکدا ئەخلاقی نێشت واتە گرینگە دایکان و باوکان لە ماڵەوە منداڵەکانی خۆیان فێر بکەن بڵێن دەبێ قوتابخانەت خۆش بێ دەبێ مامۆستات خۆش عان دەبی پێش هەمووشش پێ بدەن ڕێز مامۆستای بگرە ڕێزی مامۆستای لە هەمووش پێشە مامۆستا بە کۆڵانش دادوە خۆمان دەشاردەوە بووی نەمان بینیت خۆمان دەشاردەوە بە خودای ئەوەندە ڕێزیە بوو تۆ تا چەندت خوێندە و دەمێ با بزانم تا چه ئاستێک ڕۆیشتی لە خوێندن وەڵام کم خوێند بەسەر هەفتاوچار شۆش هەفتاوچار بەسەر داهات زەیەکەمەوە بوو تێک چوت حەست دەکرد خوێندنی تەواو کرد ئان عەزم دەکرد خوێندنی ئەو کات تام و چێژی خۆی هەبوو ئەمن بە تا چاری پتیایم خوێندی ئێستا لەوانەیە ئەدی شەشی زیاتر بزانم ئێستا من لە شەشەکان زیاتر دازانم چۆنەوە خوێندی هەنجی خوێندن بوو ئێستا خوێندن نییە جاران زۆر گرنگی بە خوێندن دەدرا دەچوی ئەگە تەواو دەرسەکەت لەبەر نەکردبایە شەرم دەکرد بچێت مامۆستای دەفتەری کچکەمان هەبوو کەلیماتی دەنووسا کەلیماتی عەرەبی سبەینان دەبی پێش هەموو شتێک ئەومان لەبەر باید یەکی بە یەک لی دەپرسین کە ئێستا کار تەڵبە چ دەزانی ئێستا بەرەوە سەفی چارە پێنجە هیچ هەندی ابتیدایەکی نازانی تۆ تەمەنێکت هەیە دەمێ ئەوش بزانم جاران مامۆستا دوو کاری دەکرد یان تەنها مامۆستایەتی خۆی دەکرد بەس مامۆستایەتی خۆی دەکرد مامۆستایەتی مامۆستا بوو ئاوی معاشی مامۆستایەتی هەبوو دوو ماری دەژیان سێ ماری دەژیان ئێستانەکە بەشی ناکات
نابەشی ناکەست پێت باشە لەم وڵاتە چی بۆ مامۆستا بکرێت چی پێ ببەخشرێت وڵای ئەم لە وڵاتە ئەم دەرم یەکەم شت ڕێزە مامۆستا بگیرێت بە تەواوی یەکەک شارەوانی یەکەک شورتە ڕێزیان لێ بگیرێ چکە ئەو سێ شتانە نەبی شارستانیتی نامینیت ئەوان ئەو کەسانەی کە وەکو خۆ دەڵێ تادیدی مامۆستا دەکەن یان لە مامۆستا دەدەن پێویستە سزاکەیان چ بی والله ئەوەی سزا حکومت بەخۆی دەزانیت چکۆوانە عنی ئەخلاقیان نێنە کابرا دەبی مامۆستا وەکو بابی خۆی دابنێت کوتادی مامۆستای دەکات ئەو مامۆستا لێت و بزانە هەموو پەروەردەی مامۆستای نات ئەتوە خۆ پەروەردەی مامۆستای هەموو لە مامۆستا بە چەند دەکرێت هەمومان قەرزاری مامۆستای هەموو قەرداری مامۆستاینە دکتۆر دەبینی ماندی زەبینی ئەوە دەبین کە بین کابرا بوویتە محافظ دەبی ئێستاشە ڕێزی مامۆستای خۆی دەگریت ئەی قەدیم ما قەرار مامۆستای باشە تۆ تا چەندت خوێندووە لا میسم نەخیبووە بەڵام ئەوەندەی بەبیرت بێ جاران چۆن ڕێزە مامۆستا دەگیرە وڵی ڕێزی زۆر پێشە مامۆستا ڕێزی زۆر ڕێزی بێ حساب زۆر بارەوە تابی ئەو کات لە مامۆستا دەترسا زۆر لێت سەبەرێ باشە ئێستا ئەو ڕێزی مامۆستا و شکۆی مامۆستا چۆن دەبینی هی وەک جاران نما ئێستەوە پێشان ڕێزی زۆر بوو ئێستا ناوەڵەوانیە ئێستا پەشیمانی کە نەتخوێندووە بەرێوەڵە زۆر پشمانی خوێندن ئەساسە بەرێوە چەندێ بەگرنگیش دەزانی دایکان و باوکان منداڵەکانی خۆیان فێر بکەن کە ڕێزی مامۆستا بگرێت طبعا ڕێزی مامۆستا بگرن بخوێنن خوێندن لە هەموو شتێک مهمترە لە هەموو شتێک ئەساسە بە بڕوای تو قوتابی چ کاتێک قوتابخانە و مامۆستای خۆش دەوێت چ کاتێک وڵی هەموو کاتە خۆشی بێ باشە قوتابی هەموو کات مامۆستای خۆش بێ باشە ڕێزی مامۆستا بگری ئەوان ڕێزی قوتابی دەگرن زۆر باشە پێت باشە حکوومەت چی بۆ مامۆستایان بکات چیان پێ بەخشێت چیان لێ بکە کەمە لەو مامۆستا چیان لێ بکە کەمە یعنی هەموو شەشان لێ بکە باش مامۆستا ڕێزی تایبەتی خۆیە پێت باشە مامۆستا تەنها مامۆستایەتی خۆی بکات و کاری دیکە نەکات بەڵام موسیەکی باشی هەبێ وڵی موسیش باش طبعا مامۆستایەتی خۆی بکات هەموو شتێک باشترە ڕێزی شتێکە نەکا باشترە ئەدی گوتیان لە سلێمانی گوتێک مامۆستایەک شاگردی ئەوە بووە تەلەبەش خۆی گرایتە شاگردی قوتابی ئێوەش کارەساتەوە ببتە شاگردی قوتابی کارەساتەوە ئەگەر موسیشی باشی هەبی لۆ ئیشە دەکات مامۆستا لە هەموو وەختەشی قدوەیە قدوە کە دەچینە مەکتەبی بەخوای دەوێن سەر بکەین بەس ئێستا وە نییە ئێستا دێ مامۆستا جغاری پێ دەکات تەڵەبە ئێستاش هەندێکیان دەبین مە شەرمیان لێ دەکات وڵی چەندی ڕێز لێ بگرێشتەکەمە مامۆستا بەڕاستی پەروەردەیە پێگەیاندنە هەموو شتەکە لەو سەردەمەیدا ئەدەگە مامۆستانەبی چێ فێر دەبی لە مارێ وڵا کەس فێر نابی ئەو فەیسبوک و ئەو ئەتەرنێت و ئەنە ئەخلاقی تێکدا ئەخلاقی نێش گەورە بوو مامۆستایەکەم دوور بە دووری دیت کە نێزیک بۆ لێم گوتی ئەتو تەڵەبە بینی گوت و کوز زانی گوتی ڕەنگت زەر بۆ دیارە بەڵێ ئەزان و خۆشەویستان ئەوەی بینیتان سەرنج و بۆ چوونی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو لەسەر ڕێزگرتنی مامۆستا بەداخەوە مامۆستا ئەو ڕێز و شکۆی کە جاران لێ دەگیرا ئێستا بەو شێوەیە نییە زۆر جار مامۆستا ناچارە بۆ ئەوەی بژێوی ژیانی خۆی دابی بکات ناچار بەوە دەکرێت کارێکی دیکە بکات هەندێک جاریش دەبینین ئۆتۆمبیلی قوتابی زۆر جوانتر و بەرزترە لە ئۆتۆمبیلی مامۆستا یان داگوترێ مامۆستا هەیە وەکو شاگردێک لە لای قوتابیەکەی کار دەکات لە کاتێکدا پێویستە مامۆستا موچەیەکی تایبەت و باشی هەبێت چونکە ئەوەی دکتۆر ئەوەی ئەندازیارە هەمووی لە ژێردەستی مامۆستاوە فێر دەبێت ئێمە هەمومان قەرزاری مامۆستاین بۆیە دەبێت حکوومەتیش موچەیەکی شایستە بۆ مامۆستا دابی بکات نەک مامۆستا خەمی کرێی خانوەکەی بێ لە هەندێک وڵات بە هیچ جۆرێک مامۆستا نابێ کرێتی بێ بەڵکو دەبێت خاوەن خانووی خۆی بێ تاتەوەرێکی دیکە وتان بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ